10 حاڵەتی پەتای کۆلێرا لە سلێمانی تۆمارکرا. توشبووەکان دانیشتووی شاری سلێمانین و دوای گەڕانەوەی ئەنجامی پشکنینەکانیان لە تاقیگەی ناوەندی بەغداوە لەگەڵ 7 پشکنینی دیکە دەرکەوت توشبووی کۆلێران و لە ئێستادا لە نەخۆشخانەکان شوێنیان بۆ جیاکراوەتەوە و چاودێری دەکرێن. بە ژمارە نزیکەی 10 کەسێک ینی ئەنجامەکانیان کۆلێرا دەرچوو کۆنفێرم کراوە لە بەغا. ترسەکە لە چیایە؟ ئەو کەسانی کە تووشی کۆلێرا بن احتیمالیە بە چەند کاتژمێرێک ئەگەر چارەسەر وەرنەگرن گیانیان لەدەست بن، یان گورچیلەکانیان لەدەست بن، یان تووشی مزاعفاتی کە بن. تەندروستی سلێمانی دەڵێت سەرچاوەی بڵاوبوونەوەی کۆلێراکە ئاوی پیسە، بەتایبەت سەرچاوەی ئاوی 50 شەمعی نایاسایی کە لە سلێمانی هەن. پێویستە هاوڵاتیان ئەبێ دڵنیابن لە سەرچاوی ئاوەکانیان، پێویستە هێزە ئەمنیەکان چاودێری ئەو تەنکەرانە بن کە لەو شوێنانە ئاوی نایاساییێن. طبعا مەبەستم لە ئاوی نایاسایی چیە؟ ئێمە ئێستا نزیکەی 16 شتێکی وە شەمعەی ئاوی فەرمی هەیە لە سلێمانی، زیاتر لە 50 دانەی نافەرمی هەیە کە بۆ خواردنەوە بەکەڵک نایە. بەشێکی زۆر لە گەڕەکەکانی پارێزگای سلێمانی دەوروبەری ئاوی مەشروعیان نییە، ئەمەش هۆکاری ئەوەیە پەنا بەنەبەر ئاوی بیرەکان و بەشێک لەو ئەوانەوەکو باسم کرد ئاوی تەندروستی. ڕۆژانە 250 کەس لە سنووری سلێمانی تووشی سکچوون دەبن و گومان دەکرێت بەشێک لەو حاڵەتانە کۆلێرا بن. نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانیش لە سلێمانی دەڵێت ناکرێت ساڵانە لە مانگی 8 و 9 چاڕوانی مۆتەکەی کۆلێرا بین و پێویستە هۆشیاری زیاتر هەبێت لەو بارەیەوە. یعنی نابێمە هەموو ساڵێک چاوەڕێی مۆتەکە بین مانگی 6 بزانین کەی کۆلێرا ڕوایە، مانگی 6 یا 7 یا 8 بین قاوشی بۆ چۆڵکەین کۆبوونەوە بکەین، بەڵام خۆی لە ئەسڵا ئێمە هیچمان نەکردووە. ئەگەر وشایی تەندروستی چۆن دەست پێکا ئیشی تەندروستی نییە بەتەنیا، ئەمە فڕۆزە بەناهەجی دراسی تایە بێت ئەو نەخۆشیانی کە نیشتەجێ لێرەیان بە ئاو ئەگوازرێتەوە هەموو خەڵک بیزانێت. مەفروضە وەزارەتی کار و کۆمەڵایەتی ئیشتیا بکە، مەفروضە ڕێکخراوەکانی مەدەنی ئیشتیا بکە، مەفروضە ئەوانەی کە لە جوتیارانن لە کرێکارانن هەموو ئیش لەو بابەتە بکەن. تەندروستی سلێمانی دەڵێت ئەوانی تووشی کۆلێرا دەبن لە 3 کاتژمێری یەکەم فریای خۆیان نەکەون، ڕەنگە بەهۆی لە دەستدانی گورچیلەکانیانەوە گیان لە دەست بدەن. هەر بۆیە ئەوانی نیشانەکانیان تێدا دەردەکەوێت پێویستە زوو فریای خۆیان بکەون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.